بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست لە هەرێمی کوردستاندا وەکو پێویست گرنگی بە کەرتی کشتتوکاڵ نەدرا و ساڵانش لە کاتی پێگشتنی بەرهەمەکانیان جوتیارانی هەرێمی کوردستان لە بازاردا بەرهەمەکانیان بۆ ساغ ناکرێتەوە بۆ هۆیەوە بەرهەمەکانیان هەرزان فرۆش دەکەنەوە بۆ بەشێکیشان وەکو نیگەرانیەک بەرهەمەکانیان فرێدەدەن. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میواندارێک لە بەڕێزانمان کردووە لە ستۆدیۆی سەرەکی شاڵاو جەمال بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سلێمانی هەروار لە ڕانیەوە کاسترۆ معروف سەرۆکی لیژنەی کشتتوکاڵ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. کەرتی کشتتوکاڵ لە هەرێمدا فەرامۆش کراوە، جوتیارانیش بەرهەمەکانیان بۆ ساغ ناکرێتەوە. کەرتی کشتتوکاڵ یەکێکە لە سەرچاوە گرنگەکانی داهاتی وڵات و کۆڵەکەی سەرەکی ئاساییشی خۆراکە، لەبەر گرنگەکەشی بەنەوتی بەردەوام ناو دەبرێت. حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا 58 گرێبەسی لە بواری نەوت لەگەڵ 30 کۆمپانیای جیهانی واژۆ کردووە، گرنگیەکی زۆری بە کەرتی نەوت داوە، بەڵام لە بەرامبەردا کەرتی کشتتوکاڵ فەرامۆش کراوە، هیچ هەوڵێکی جددی بۆ بەرهێنان لەو کەرتەدا نەکراوە. بەهۆی گرنگی نەدانیش بە کەرتەکە ئاساییشی خۆراکی هەرێمی کوردستان بەردەوام لە بەردەم مەترسیدایە و هەرێم خاوەنی نان و خۆراکی خۆی نییە. بەو هۆیشەوە لە 90 پێویستیەکانی هەرێم لە دەرەوە دەهێنرێن. هەرێمی کوردستان لە ڕووی هێزی کار و ئاو و هەوا و خاک بۆ کشتتوکاڵکردن لەبارە، بەڵام بەهۆی بایەغنەدان کەمترین خەڵک لە بواری کشتتوکاڵ کار دەکات. بەپێی ئاماری وەزارەتی پلاندانانی هەرێم تا ساڵی 2013 لە 80 دانیشتوانی هەرێم لە کەرتی کشتتوکاڵ کاریان کردووە. لە ساڵانی ڕابردوو دامەزانن بە شێوەیەکی هەڕەمەکی لەلایەن پارتە دەسەڵاتدارەکان زیانی زۆری لە کەرتی کشتتوکاڵداوە و بە هۆیەوە بە هەزاران خەڵک لە گوند و دێهاتەکانەوە هاتنە شارەکان و وازیان لە کشتتوکاڵ هێنا. لەلایەکی دیکەوە هەموو ساڵێک لە کاتی پێگەیشتنی بەرووبوومە کشتتوکاڵەکان جوتیارانی هەرێم بەرهەمەکانیان هەرزان فرۆش دەکەن و بۆیان ساغ نابێتەوە. بەشێکیش لە جوتیاران وەک ناڕەزایەتیەک بۆ ساغ نەبوونەوە و کێشەی بە بازارکردن بەرهەمەکانیان فرێدەدەن. لە هەمان کاتیشدا بەهۆی هاوکاری نەکردنی حکوومەت و نەبوونی ساردخانەی پێویست جوتیاران ناتوانن بەرهەمەکانیان بۆ وەرزەکانی دیکە هەڵبگرن. بە بڕوای شارەزایانی کشتتوکاڵ و ئابووری ئەگەر حکوومەتی هەرێم لە کابینەی نوێدا پەرە بە کەرتی کشتتوکاڵ بدا و بودجەی پێویست بۆ بەرهێنان لە بوارەکەدا خەرج بکرێت، دەبێتە فاکتەری دۆزینەوەی هەزاران هەلی کار بۆ خەڵک و دەستەبەرکردنی ئاسایشی خۆراک بۆ هەرێمی کوردستان. سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان کاک شاڵاو بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان بەردەوەی کە بینە سەر کەرتی کشتتوکاڵ و گرنگی پێنەدانی لەسەر ئەو مەسەلەی کە لە ماوەی ڕابردووە لەسەر شوتی پێنجوێن هەبوو چی بەسەرا دەوزانێەوەش لیژنەیەکتان پێکەنا بوو ئەنجامی لیژنەکە چی بوو و بەکوێ گەشت؟ سوپاس بۆ بەڕێستان بۆم چاپێکەوتن. ئەو گرتە ڤیدیۆیە کە بڵاو بووە دیارە میدیاکان زۆر گەنجیان پێدا بەتایبەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە فەیسبووکەمانە زۆر پەخشکرا. خەڵکیش بێئاگایانە بەڕاستی باوەڕی پێکرد بەداخەوە. ئەبوو لە باتوێ باوەڕ بە خەڵکە زانستیەکە بکە، ئەمە خەڵکە پەیوەندیدارەکە بکە، زیاتر باوەڕیان بەوە کردبووانە. ئەوە بوو ئێمە هەر سەرەتا یەکەم ڕۆژی لیژنێکی خێرا و سەرەتاییمان پێکێنا لەوە کە بچین تەکیدکەنەوە لە شوێنەکەی لە حەقلەکە لەوانە بۆمان زانێرە سەرەتایەکان بۆمان دەرکەوە کە 100% هیچ ڕازنیاوانە. دوای بۆ ڕۆژانی داهاتوو لیژنێکی زانستی پسپۆرمانە لە باری چێلگە، لە باری شووتیا، لە باری بەکارهێنانی سەماد و داودەرمانی کشتتوکاڵیە. لیژنەکە کە چوونە شوێنەکە دیارە هاوکاری بەڕێز قایمقامی پێنجوونیشان ینی تیمێکی خۆی نردبوو لەگەڵیانە چوونە سەر کێلگەکە دەرکەوت کە تەمەنی چێلگەکە 16 ڕۆژە واتە پێ نەگەیشتووە.
و ئەو داودەرمانی کە بەکاری شاتبوو ڕێگە پێدراو بوون لە ڕووی زانستیشەوە و لە ڕووی بڕەکەشەوە کە چەند بەکاراتەوە دیارە وانە فەحسیان کردبوو کەشفیان کرد کە ئەم داودەرمانانی کە دێن مسەجلن لە عێراقا و لە ڕووی یاساییەوە ڕێگە پێدراون و بەکارەهێنرێ لە هەموو دنیاە و بەنسبەت ئەوەشەوە یەکێک لە تێبینە زۆر گرنگەکان کە من بەلامەوە گرنگ بووانە لە راپۆرتەکانە بوونی خاڵخاڵۆکە بوو خاڵخاڵۆکە یەکێکە لە مێرووە سوودبەخشەکان دیارە مێروی زیانبەخشیشەیە مێری سوودبەخشیشەیە ئەوە دەلال لەواکە لە هەر چێلگەیەکا بێ ئەو چێلگەیە هیچ ئافەیەک هیچ نەخۆشێکی شتێکی لە بابەتەنی ناخاڵخاڵۆکە تیان ناژی لەبەرەوە دەرکەوت هیچ گرفتێکی نییە لە ڕووی تەندروستیەوە و کەلگەکە خۆیشتا پێ نەگەشتوە دیارە لە گرتە ڤیددیوەکە وشەی سوور بەکارهات بوو خەڵکەکە وا قەناعەتی کرد بوو کاو دەرمانی کە لەوێ بەکارهاتەوە یان ئێمە دەرمانێکی خەتەرە و بەمە سوورەکرێ وەکو لە گرتە ڤیددیوەکە بەس دەرکەوت ئەوە بەنزینی مۆلیدەی کارەباییە لەوێیە بنزینە سوورەکە ڕژێنرا بوو هێتە ڕسمی ژیرا بوو بۆ شێوەیە دەرکەوت بوو خەڵکیش بۆیە قەناعەتی کرد. ئەی کەس کاڵی تومار کرد بوو لەسەر ئەو گرتە ڤیددیۆ و خۆتان وەکو کشتوکاڵ کە پێوەستە بە ئەوەی کە کاری بێ لەسەر بەرەمی ناوخۆ بەڵێ دیارە بەداخەوەی مە پێمان ناخۆش بووە سەد زۆر عەزێتیشی داینەوانە بەڵام یەکەم لە سکاڵایە بێت لایانی خەسم یان لایەنێکە بێکەوە هینی بکە ینی جوتیارەکە خۆی یاخود جوتیارانی ناوچەکە بەگشتی یاخود ئەو جوتیارانەی لانی کەم کە شووتیەکەن یاخود ئەتوانین بڵین داواکاری گشتی ئەمانە لایەنێکی پەیوەندیدارن بەوەی کەوا سکاڵا تۆمار بکەن ناکشت و کاڵ وەزارەتی کشتتوکاڵ ئەرکەکەی چیانی واجبێکە بە سەرات راوە چیە گەشە پێدان و پێشخستنی کەرتی کشتتوکاڵە لە ڕووی چەندایەتی و چۆنایەتی بەرهەمە کشتتوکاڵەکان لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیەوە ینی ئەمە کاری ئێمەیە واتە ئێمەوەیکردن بەڵام ئەگەرێ چێک بێت و بەرهەمەکەمانە شکێنێ یا بەناوێک لە نەوەکانەمانە ئەبێت لایەنێک هەبێ لە بەرامبەریا کە ئیسپاتی کاکەوان نیاوانە ئەو کارێک کەوتوتە سەر ئێمە ئیسپاتمان کرد کە ئەوە وانێ بۆ جوتیارەکان و بۆ دادگاکان بۆ داواکاری گشتیش لەبەرەوە لایەنی پێوەندیداری ترەتوانێت سێ کەس بۆی هێش کاتکە وەکو ڕوون کردەوە. بەڵێ سوپاس دەکەم بەس سەبارەت بە مەسەلەی کەرتی کشتتوکاڵ ینی بە کورتیەنی بۆچی بە کشتتوکاڵ دەوترێت نەوتێکی بەردەوام بەڵێ دیارە مەبەستیان لەوەیە یەکەم پێویستی ئادەمیزاد خۆراک پێش هەموو شتێک یەکەم پێویستی زۆر ینی زۆر گرنگ بۆ ئینسان پێش هەموو شتێک خۆراکە خۆراکی لە چۆ پیابێ لەو خاکەوە پیابێ لەبەرەوە لە کشتتوکاڵکردنا خۆراک پیابێ ئێمە پێش هەموو شتێکە بێ خۆراک خۆی ئینزاتوانی کارەکانی کە بکەین لەبەرەوەیە کە پێوترێت نەوتێکی هەمیشەیە ئەنجا لە وڵاتێکە کە بێت و توخمە سەرچەکانی کشتتوکاڵی تیابێت لە ئاو لە خاک و لە کەش و هەوا و لە عقلێکی زانستی و بابڵین جوتیاران کە ئەمە توخمە سەرچەکان ڕگەزە سەرچەکانی پێکەنەری کەرتی کشتتوکاڵی خۆشبەختانە لە وڵاتی ئێمە هەیە کەواتە ئێمە ئەتوانین وەکو نەوتێکی هەمیشەیی واتە نەوت کۆتایی دێ بەڵام کشتتوکاڵ قەت کۆتایی نات تا دەنیزاد ما بێ پێویستی بە کشتتوکاڵکردن و پێویستی بە خۆراکە بۆیە پێوترێ نەوتێکی هەمیشەیە. سوپاس دەکەم دەگرم و لای بەڕێزت کاکشەڵاو ئەگەر بچینێ ڕانی لای کاسترۆ کاسترۆ زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا سەبارەت بەوەی کە هۆکاری چیە دواتر قسە بە دیاریکرا سەرەوە دەکەین کە بۆچی بەرهەمی جوتیاران ساغ ناکرێتەوە بەڵام هۆکاری چیە کە لە هەرێمی کوردستان گرنگی پێویست بە کەرتی کشتتوکاڵ نەدراوە بە پێی ئامارێکی وەزارەتی پلانان تا 2013 لە سەدا هەشتی دانیشتوانی هەرێم لە بواری کشتتوکاڵیدا کاریان کردووە لە کاتێکە ساڵی هەفتاکان پێش هەفتەکان باز لە سەدا هەفتەوە هەشتای دانیشتوان دەکرا بۆ کارکردن لە بواری کشتتوکاڵە. سپاس بۆ ئێوە ئەو بە خێراتنی میوانە بەڕێزەکەشتان دەکەم قسەکردن لەسەر کەرتی کشتتوکاڵی یاخود بژانەوەی کەرتی کشتتوکاڵی لای هەمومان ڕوونە ئەم بابەتە کە یەکێکە لە هەرە سێکتەرە گرنگەکانی هەموو کۆمەڵگا هەموو دەوڵەتێک بەڵام بەداخەوە کە دەبینین بە درێژایی دەسەڵاتی حکومڕانی هەرێمی کوردستان کار لەسەر کەرتی کشتتوکاڵی نەکراوە و دەتوانین بڵێن جوتیاران زەرمەندی یەکەمن لە کاتێکدا وەکو بەڕێز کاکشاڵاو ئاماژەی پێدا کە ئێمە خاوەنی توخمە سەرەکیەکانین وەکو زەوی و ئاو خاک و هێزی کار بەڵام ئەوەی کە نیمانە بەداخەوە ئێمە پلانمان نییەوە ئەوەندەی کە پشتمان بە بابەتی نەوت بەسەوە بە هیچ شێوازێک پشتمان بۆ نەبەسووە کە کۆمەلگایەکی بەرهەمهێن لە کۆمەلگاکەی خۆماندا دروستکەین و بەداخەوە ئێمە
کۆمەلگایەکی مشەخۆرمان دروست کردووە کە ئەمەش دەبینین کە لە مانگێکدا موچەنە هەیە ڕوودەدا لە کۆمەلگای ئێمەدا. بۆیە کاتێککە حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت کە هەموو ئەم توخمە سەرێکەکانی هەن لە کۆمەلگادا و دەکرێت پلانێکی استراتیژی هەبێ و بەداخەوە ئەو پلانە نابیندرێت کە نابیندرێ ئەمە دەکرێت لە پێکێنانی حکوومەتی ئەمجارەدا کاری یەکەمیان وە بوژانەوەی کەرتی کوشتتوکاڵ بێ. کەرتی کوشتتوکاڵ بە بوژانەوە تەنها تۆ بەوە ناکرێ بێ خاڵە سنووریەکانت داخی چی ئەمە تەماتە داخل نەبێ یان شووتی داخل نەبێ نا جوتیاران کۆمەڵەیەک پێداویستی تریان دەوێت. بۆ نمونە تۆ وەزارەتێکە تێ بەناوی وەزارەتی کوشتتوکاڵ وەزارەتی کوشتتوکاڵ کە نەتوانێت بنە تۆ بۆ جوتیار دابینکە کە نەتوانێت سوتەمەنی بۆ دابینکە کە نەتوانێت بۆ نمونە ڕێنمایی پێویستی پێبدا کە نەتوانێت کارەبایەکی باشی پێبدا بە نرخێکی هەرزان کە نەتوانێت ئامێری بۆ دابینکە کە نەتوانێت چەند بۆ نمونە بەڕاد و بازارکردنی بۆ بکە پێم وایە ئەمە تیا سەرکەوتو نابین. ئەمە بۆ مانای نییە کە ئێمە بەڕێوەبەرە گشتەکانمان سەرکەوتونین یاخود فەرمانبەرەکە ئازیزەکانمان سەرکەوتونین یان مهندیسەکانمان کارامەنین نا ئەمە دەگەڕێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان کە زیاتر پارە بەم سێکتەرە وەوەبەرهێنان لە کەرتی کوشتتوکاڵیدا بکە بۆی بتوانین ئێمە بوژانەوەیەکی گرنگ لە کەرتی کوشتتوکاڵیدا بکەین بەڵام بەداخەوە لە باتی گرنگی بە بوژانەوەی گوندەکان بە گرنگی بە کەرتی کوشتتوکاڵ دەین ئێمە بە درێژایی حکومڕانی ئیشمان لەسەرەوە دەکرد کە خەڵکەکانمان ئەکرد بە فەرمانبەر و ئێستا تۆ ینی جوتیار نادۆزیەوە ینی بۆ نمونە تۆ ڕێژەیەکی داتایەکی بەرچاوت نییە لە جوتیار کە ئەمەش یەکێکە لە گرفتەکان. بۆیە گرفتە کوشتتوکاڵەکان زۆرن ئومێد دەکەم لەم جارەدا وەزارەتی کوشتتوکاڵ و حکوومەتی هەرێمی کوردستان کاری یەکەمی ئەمە بێ و دەسەڵاتی بەڕێوەبەراتی گشتیەکان لە ڕووی ئیداریەوە فراوان بکرێ بۆی ئەمانیش زیاتر گرنگی بە مەجالە کوشتتوکاڵەکەدەن کە بەداخەوە کۆمەڵێکی یاسا و شتی ترن کە ئەو کاتەکە شاڵا خۆی دەتوانێت ڕوونکردنەوە زیاتر لەسەرەوە بابەت بدا کە بەڕێوەبەراتی گشتەکانیش بە شێوازێک لە شێوازەکان دەستکراوانین بۆی گرنگی زیاتر بە کەرتی کوشتتوکاڵ. بەڵای بەس کا کاسترۆوی کە بەڕێزوتە زیاتر گرنگی دراوە بە مەسەلەی نەوت و غاز زیاتر لە مەسەل نزیکەی زیاتر لە 50 گرێبەست لە بواری نەوت و غاز هەیە ئەوەندەی هێواگەدەم هیچ گرێبەستێک لەگەڵ لە کۆمپانیایی بۆ نمونە وڵاتانی جیهان ئەو کۆمپانیای کە لە بواری کوشتتوکاڵیەوە بەنێنان هیچ گرێبەستێکی ئۆتۆکرا حکوومەتتانی داوە کەەوە بەنێنانی پێویست لە بواری کوشتتوکاڵ بکە هەم بۆ مەسلەی ئاسایشی خۆراک و هەم بۆ دۆزینەوەی هەلیکاریش. ئەوەی کە دەبیندرێ ئەو بەداخەوە تاوەکو ئێستا هەمومان دەبینین کە ئەمە هەمومانی نیگەران کردووە کە بەداخەوە بۆ شێوازە نییە کە ئێمە بەرچاوڕوونیەکی باشمان هەبێ یا پلانێکی بەرچاوڕوونمان هەبێ بۆ 4 ساڵی داهاتوو بۆ نمونە کەرتی کوشتتوکاڵی چی لە بەسەر دێ لە هەرێمی کوردستاندا و پێشتریش ئەم بابەتانە تاقی کراونەوە کە بە شێوازێک لە شێوازەکان حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستی پێویستدا نەبووە لە بژانەوەی کەرتی کوشتتوکاڵی کە لە ئاسی پێویستدا بە ئەو هەڵاوسانە ئەو بابەتانەی کە دەبینین لە کۆمەلگادا ڕوودەدا کە ئەمە هەمیشە جوتیاران زەرمەندی یەکە من کە هەست کەسێک بەروبوومی کوشتتوکاڵی پادەبینین زەرمەند دەبێ ئەمە ئەوە دەگەێنێت کە ئێمە خاوان پلانێکی تۆکمە پلانێکی سەرکەوتونین لە بواری کوشتتوکاڵی بۆ نمونە تۆ ئەمە تا ئێستا نەمانتوانیوە نرخ جێگیرکەین و کۆمەڵێک بابەتی تر هەیە کە ئێمە بتوانین کە کاری لەسەر بکەین و گرنگی پێ بدەین یعنی تۆ وای لێ هاتووە و مەترسیەکی تریش دەکرێت لەسەر کەرتی کوشتتوکاڵی کە لای هەمومان ڕوونەوە بەداخەوە کە ئەو زەویە کوشتتوکاڵیە بە پیتانەی کە ئێستا وەزارەتی دارایی و بە هاوکاری وەزارەتی کوشتتوکاڵ کە دەست بەرداری ئەو زەویە باشانە دەبن بۆ یەکەی نیشتە جێبوون و بۆ کۆمەڵێک بابەتی تر کە پێچەوانەی وڵاتانی دراوسەیەوە پێچەوانەی هەموو ئەو وڵاتانەیە کە لە هەموو دنیادا ئەو زەویانەی کە بەپیتن بۆ کوشتتوکاڵ لە بواری کوشتتوکاڵیدا بەکاردێنرێن و ڕێگان نادرێ بۆ یەکەی نیشتە جێبوون و کۆمەڵک بابەتی تر بەکاربهێنرێت و ئەو زەویانە بەکاردەهێنرێن کە سەخەرن و بەپید نین یاخود باش نین بۆ کوشتتوکاڵی ئەمانە دەکرێن بە یەکەی نیشتە جێبوون. بۆیە ئەمە لە چەند ساڵی ئایندەدا دەتوانین بڵێن زەویە کوشتتوکاڵەکانیشمان مەترسیان لەسەرە کە لە هەموو شێوازەکاندا
ئەمە تەزاوزیان دەکرێتە سەر و بەرچاوی هەمومانەوە کە دەبینین دەکرێن بە یەکەی نیشتەجێبوون و لەمەشدا زەرمەندین تەنها بۆیە کەرتی کشت و کاڵی کە بە تەواوەتی بیری لێ نەکرێتەوە کارێکی سەرەکی لەسەر نەکرێ پێم وایە بەرەو کۆتایی دەڕۆین و بەرچاوی هەمومانەوە دەبینین کە زەویە کشت و کاڵەکان بە چ شێوازێک مامەڵیان لەگەڵ دەکرێت یعنی ئەمە تەنها یەک خەم نییە کە جوتیارەکە بۆ نمونە بەروبوومەکەی بۆ ساغ نابێتەوە یان زەرمەند نابێت لە ئایندەدا ئێمە زەویە کشت و کاڵەکانیشمان لەدەست دەدەین کە ئەمەش یەکێکە لە مەترسیە هەرە گەورەکان کە دەکرێت پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان کارێکی جدی لەسەر بابەتە بکەوە ڕێگری لەم بابەتە بکەن بۆیە ئەمەش یەکێکە لە مەترسیە گەورەکە. بەڵێ سپاس دەکەین کاک شەڵاو سەبارەت بەوەی کەوتت لە کوردستانی ئێمە هەم هێزی کارمان هەیە بۆ نمونە خاک و ئاو هەواوە بڵین هەمووی لەبارە. ئەی بۆچی مەسەلەن گرنگی پێویستی پێنەدراوە یاخود بەڕێزت بەڕۆبەری کشتوهای جووەبەرهێنانێک لە بواری کشتتوکاڵە یعنی کۆمپانیا بۆ نمونە بۆ سنووری سلێمانی حکومت کاراسانی کردو بێت و بەرهێنانی باش بکە کارگر لە بواری کشتتوکاڵ و پیشسازی خۆراکیەکان بۆ نمونە دابمەزرێت. ئەم کارتە پێویستی بەڕێخستنەوەیشی زۆرە پێویستی بەڕێخستنەوە هاوکاری هەیە هاوکاریەکە هەر لە سەرۆکی جەنابی سەرۆکی حکوومەتەوە تاوەکو هاوڵاتیشی سادە ینی پێویستمان بەوە هەیە پێویستمان بە هەموو وەزارەتەکان هەیە کە هاوکارمان بن لە پەیوەندی بە وەزارەتەکانەوەی بەڵێ پەیوەندی بە هەموو وەزارەتەکان زۆر پەیوەندی بە وەزارەتی شارەوانیەوە هەیە لەگە گەشت و گوزارە زۆر پەیوەندی بە وەزارەتی ناوخۆ هەیە پێویستی بە پەیوەندی بە دادگاکانەوە هەیە ینی هەرێکەمان لە هەرێکە بنەوەیەک دادگاکان بۆی زیادەڕۆیشی زۆر هەیە شارەوانەکان کە زۆر زەوی کشت و کاڵی بەڕاستی داگیرەکەن و ئەو کارخانە گەورەی خۆراک کە یەکەم پێداویستی ئادەمیزادە خۆراک ئەبێ بۆیان کوژێنینەوە یان لە کۆتایی پێبێن زۆر پێویستیمان بە وەزارەتەکانی تریشەیە لە هەموو بارەکانە لە بازرگانی هەیە چکەمە هەندێک کارمان کاری بازرگانیە بەڕاستی هەناردەکردنی دەرەوە یاخود هاوردەکردنی هینەکانێک ئەو بەرهەمە کشتتوکاڵانەیە کە لە دەرەوە دێ لەبەرەوە پێویستمان وەزارەتی کارەبا هەیە ینی وەزارەتێک نییە لە ناو حکوومەتە کەرتی کشتتوکاڵ پێویستی پێی نەبێ پێویستی بەدەستی هاوکاری نەبێەوە پێویستیشمان بە ڕێخستنەوە ئەم کەرتە هەیە ئەم کەرتە وەکو باسمان کرد هەیە بەس بە شێواوی هەیە لە هەرێمی کوردستانە ینی باڵێنەیە کە کەرتی کشتتوکاڵ نەبێ ینی دەڵێ بە شێواوی هەیە بەڵێ مەسەلەن چیە ئەم کەرتە هەر لە سەرەتای دروستبوونی عراقەوە چەند جارێک لە چەند دۆخێکی جیاوازە بەرزنزمی بەخۆیە بینیوە با بڵێن لە هەفتاکانە ئەم کەرتە لە بژانەوەیکی هینابوو بەرە و گەشەکردنە سوتاوەکو پێشکەی ئەمانە بەڵام لە کۆتایی هەشتاکانە ئێمە بینیمان لە ناو هەرێمی کوردستانی خۆمانە کە پرۆسەی ئەنفالی بەدناوی حکوومەتی بەعس کردی تەنانەت ڕۆخی جادەکانیشە قەدەغە کردەوە ئەمە کردە محەڕەمات و 4000 گوندی ڕووخاندین جوتیاری فعلی نەهێشت زۆری ئەوانەی کەوین بۆ جەنابان نەزانە هەموو خەڵکەزانێت زۆری خەڵکی دیاتەکان ڕاجێزی کردن بۆ دوگا زۆرە ملیەکان یاخود ئەنفالی کردن ئەوەی کەوا با بڵێن هێزی با بڵێن توخمی چوارەم بوو کە زۆریان لەوە بوو ئەمە لەبەرەوە کەرتی کۆتایی پێهێنا توانە بڵێن لە کۆتایی هەشتاکانە لە 1990 تا بوو بە سفر ینی کەرتی کشتتوکاڵ هیچ معنایکی نەما لە هەرێمی کوردستانە دو ئەوەی کە دوو حەسار دروست بوو حەسارێکیان نێودەوڵەتی و حەسارێکی عراقی لە هەرێمی کوردستان لە سەرەتای نەوەتەکانەوە دەستی کرد بە بژانەوە و کەڵکی وەرگر لە قەراری 1986 کە ڕێکخراوی فای نێودەوڵەتی بە هاوکاری وەزارەتەکانی ئێرە وەزارەتی کشتتوکاڵ و دامەدەستگا و فەرمانگە کشتتوکاڵەکان هەنگا چۆ پێشەوەوانە بەس بەداخەوە ڕاستەکە لە پرۆسی ئازادی لە ساڵی 2023 بە لێشاو خەڵک لە گونیشینەکان کە دیسانەوە باسم کرد توخمی چوارەمە ئەمانە وای لێ هات دامەزرێن لە دامەدەستگاکانی دەوڵەتە ئێستا جامارێکی لەسڵ چەندی خەڵک لە بواری کشتتوکاڵەکان نەخێر هیچ ئامارە من بەسم لە چۆ پێویستی بە ڕێخستنەوە ئێستا ئێمە پێویستمان بە ئامارێکی گشتگیرە بۆی بزانین زەوی کشتتوکاڵەکانمان چەندی ماوە چەند باخمان هەیە چەند سەر ئاژەڵی بچووکمان هەیە چەندی گەورەمان هەیە چینەوە بەرهەمێک لای ئێمە چەندی ترەیە چەندی گوێزە چەندی شتی ترە چەند سەرچاوی ئەومان هەیە چەندی وشک بۆ چەندی زیادی کردو چەند لێدراوە لە بەڕۆبراتی ئەمانە پێویستن دایبن داتاکان بۆچی باشیانی تۆگە پلان بەچی دانین بیرکردنەوەی پلانوانە لەسەر وەرەقە پێویست بە داتایە تاوەکوت تۆ بتانی پلانێک کە لە مێشکی خۆتای بخێتە سەر وەرەقەت دیسانە پێویستمان بەچێکە تو پا پلانیشت دەبێ ئەمە پلان هەیە با بڵێن وەکو نییە هەیە ئەمە بەڵام پلان پێویستی بە چییە پێویستی بە ئالێتێکە بۆ جێبەجێکردن ئالێتەکە پێک دێ لە چی
وایە تۆ پێویست بە فەرمانبەرە بۆ جێبەجێکردنی ئەمە دیسانە پێویست بە جوتیارە پێویستت بە پارەیە بە بودجەیە بۆ جێبەجێکردنی دوو پێویست بە عودەوە دەواتە کشت و کاڵ بۆ نوعی ئێمە بە نوع کلاسیکێ بەڕاستی پێش ناکەوێت پێویستی بە میکەنایزکردنی ئەم کەرتە هەیە واتە بێ ئەو ئامێرە پێویستانی لە وڵاتان بەکاردێنرێکە هێز و توانیان سەدان مامپاوەرە ئەبێ ئەمانە بێنرێتە ئەم وڵاتەوە ئەبێ دیسانەوە لە ئەدەواتەکانی تر پێویستت بەوەیە کە تۆ ئێستا زمانی ئەوە نەماوە بەڕاستی بۆ مەساحکردنی زەوی کشتتوکاڵەکانمان ئێمە ئاعتماد بکەینە سەر تەختە و سێپا و سیۆدۆلایت و GPS و ئەمانە ئێستا GIS هەیە سیستمی گەورە هەیە لە جیهانە لە وڵاتان تا مەتر نیوێک لە ژێر زەوی ئەزانن ئەم کشتتوکاڵە ئەم زەوی کشتتوکاڵی بۆ چی بەکاردێت بۆ چی نەوە کشتتوکاڵێک باشترە نەوەیەتی توربەکەت پێڵە نەوەیەتی خاکەکەت پێڵێ جۆرەکەی چی نەوەیەکە گڵەکەی قوڕا باڵێن تینیە یاخۆ ڕملیە گرێنیە مەزیجیە چی نەوەیەکە بۆ چی نەوە کشتتوکاڵێک لە وڵاتی ئەمە بەکاردێت لەبەرەوە ئەم کەرتە زۆر پێویستی بەڕێخستنەوە حتا لە ناو خۆیان پێویستی بەڕێخستنەوەی هەکێلی ئیداری وەزارەتەکە هەیە پێویستی بە کۆکردنەوەی ناو وەزارەتەکە سەلام و پارێزگایەکە حەو فەرمانگەی کشتتوکاڵی هەیە بێم فەرمانگە کشتتوکاڵەکان لەژێر یەک چەترا کە تەمسیلی وەزارەتکە نەبێ کۆکرێتەوە لا مرکزێت نییە دەسەڵاتە نییە و کۆبڕێبراتەکەن نەخێر نییە ناوەڵە تام دقیقەیەش کە قسەی لەسەرەکەی نەخێت زۆربەی دەسەڵاتەکان بەڵە بێگومانەوە ڕۆتینێکی زۆری دروست کردو ڕۆتینێکی تااقەت پرۆچێنی دروست کردو وای کردووە کە هەر کەسێک کە ڕۆکاتە ئەم کەرتە بێزار بێ بەڕاستی لە ڕووی معاملاتوانەوە کەیبا نمونەیەک لەسەرەوە بینەوە بۆ بچکترین پرۆژێک کشتتوکاڵی لە ناو کەرتی کشتتوکاڵ بچکترین پرۆژێک کشتتوکاڵی تەنان گرێبەستێکی کشتتوکاڵی کە جوتیارێک بە 6 مانجی پێ بۆ پرۆژەیەکی تر 1 ساڵی پێچێ بۆ پرۆژەی گەورە 3-4 ساڵی پێچێ تاوەکو مۆڵەتی پێدرێ ئەمانە لەبەرەوە خەڵکە ڕاکات لەم کەرتە ئەنجام کەرتە خۆی دایمە لە ژێر هەڕەشایە واتە تۆ چی بەرهەمێکەکەی لە ژێر هەڕەشایە تا ئەو کاتێک کە درەویەکەی دواوی کە درەویشت کرد هێشتا هیچ نەبووە پێویستت بە تەسویقات ئەتا تەسویقیشی نەکەی بەڕاستی تۆ هێشتا لەژێر هەڕەشای لەوەی تۆ دەزمایشە دەست نەکەوێتەوە ئافەیەکە توش بوو لافاوێک توش بوو بەنەوە لە نەوەکان ئیتر هەر کارەساتێکی ئاگرکەوتنەوەی سپاس دەکەم بکار کاسرۆ بگەڕێم وڵای بەڕێزی سەبارەت بە کێشەی بە بازار و بڵین ساغنەبوونەوەی بەرهەمی جوتیارن و کێشەی بە بازارکردن هۆکاری چیە کە ساڵانە ئەم کێشەیە بەردەوام دووبارە دەبێتەوە نەتوانراوە چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە هاوڕێم کاکشاڵە ئاماژەی بۆ بابەتە کرد کە ئەمە ڕاستە ینی ئەمە هەمومان بە دەریەوە دەڵێ خەمی گەورەمانەوەیە کە کار لەسەر بەرەو پێشچوونی کەرتی کشتتوکاڵی بکەین یعنی نەبوونی پلانێکی تۆکمە لە ئاستی وەزارەت و لە ئاستی حکومەتدا ئەم گرفتانەی دروست کردووە کە تۆ بە بازارکردن یەکێک بێت لە گرفتەکان تۆ بەرهێنام بکەی لە کەرتی کشتتوکاڵیدا و کۆمپانیا گەورەکان بێنی کە ئەم بابەتانە بکەن کە نییە ئەمە پرسیارە گەورەکەیە چی وای کردووە جوتیاران زەرمەند بن ئەوە وای کردووە کە تۆ هیچ ئاسانکاریەکەت بۆ نەکردووە لە هەمان کاتدا تۆ تەکلیفیشت هەیە لە جوتیار کە بۆ نمونە بێ جوتیاریش داواکاری هەیە تەنانەت و داواکاری هەیە کە خاڵە سنووریەکانی بۆ داخی و لەو کاتە نرخ و بەرز دەبێتەوە لە کاتێکیشدا هاوڵاتیانی کۆمەلگاکە زەرد تۆ بە شێوازێک لە شێوازەکان دەتوانی بۆ شێوازە هاوکاری جوتیار بکەی کە ناکرێ تۆ ئەمپێرێ کارەبا یان بۆ نمونە تۆ کارەبا بە جوتیار بدەی بە سەعری ئەو کۆمپانیا بازرگانیە گەورانەی کە زۆترین قازانز دەکەن بۆ نمونە تاوەکو ئێستا عمولە لەسەر جوتیار لا نەچووەوە تاوەکو ئێستا هیچ ئاسانکاریەک بۆ جوتیار نەکراوە تاوەکو ئێستا بۆ نمونە گە قسە دەکەین وەزارەت نەیتوانیوە بۆ نمونە سەمادێک دابینکە بۆ نمونە بنەتەوەیەک دابینکە ئەمە کۆمەڵک شت دابینکە بۆی ئەوەندە قورسیاتی نەکەوێتە سەر جوتیار کە جوتیارەکە بەرهەمەکەی نەفرۆشە بە شێوازێک زەرمەند بێ کە جێگای خۆی نەگرێتەوە بۆیە تەنها ئەمە بۆ چارەسەر ناکرێ من شتێکشم نووسی بوو کە لە بەشێک لە پێیج و بابەتەکاندا بڵاو بۆ ینی جوتیار پێویستی بەهاندانە و جوتیار پێویستی بە کۆمەڵێک دابینکردنی کۆمەڵک پێداویستیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵ دەبێت خۆی بکاتە خاوەنی ئەم بابەتە ئەگە وەزارەت بێ دەبێت پشگیری جوتیار بکە پشگیری جوتیار تەنها بە داخستنی سنوورەکان ناکرێت ئێمە ڕوونمان کردوێتەوە بە پشگیری ئەوە دەکرێت کە تۆ بێ لە هەموو سێکتەرەکان هاوار شتی بۆ دابینکەی بۆ نمونە تاوەکو ئێستا وەزارەت نەیتوانیوە دەرمانێکی باوەڕ پێکراو بۆ جوتیار دابینکە کە بڵێ ئەم دەرمانە بەکاربێنە بۆی
کێشەی پێنجێنمان بۆ دووبارە نەبێتەوە. تاکو ئێستا ئێمە ئەو گەنمەی کە لە کوردستاندا دەکرێت و بەداخەوە جارێکی تر دەبێتەوە گرفت بۆ هاوڵاتیانی ئێمە کە بێپێزە و نانی لێ دروست نابێت. تاوەکو ئێستا ئێمە نەماتوانیوە ڕاستە ئەمە ڕاستە خۆپەیوەندی بە وەزارەتی بازرگانی عراقیەوەیە، بەڵام دەکرێت وەزارەتی گشتوکاڵ و حکوومەتی هەرێمی کوردستان خەمی یەکەمی ئەم کارانە بێ کە لە کوردستاندا و خۆمان دەزانین بەشێکی زۆر لە جوتیارانمان بەرهەمی بۆ نمونە گەنم بەرهەم دێنن. یەکی لە ئەوەی کە جوتیارانی ئێمە زەرمەندن کە بەداخەوە تاوەکو ئێستا ڕێنمایی نەکراون کە لە بۆ نمونە 18,000 بیتی پلاستیکی بۆ سەرەوە هەیە لە سنووری پارێزگای سلێمانی، زۆر بابەتێکی نامەنتقی دەبێت کە تۆ 15,000 بکرێ بۆ نمونە، یعنی بکرێ بە خەیار لە کاتێکدا ئەمە پێدەگا ئەمە جوتیارەکان بێگومان زەرمەند دەبن چیلۆی خەیار 50 دینار ناکەوە 100 دینار ناکە. یعنی کۆمەڵێک شتی تر هەیە کە تەبێ ئەمانە بێ و پلانێکی تایبەتیان بۆ دانەی بابەتەکانیان بۆ جیاکەوە کە جوتیاران دەتوانن لەم بەرهەمە ئەوەندە جوتیارە بیکە ئەمەیان ئەوەندە بیکە بۆی ئێمە بزانین لە سنووری پارێزگاکەی خۆماندا لە بابەتی خەیار چەندمان هەیە و لە بابەتی تەماتە چەندمان هەیە و لە تەواوی سێکتەرەکانی تر چەندمان هەیە. یعنی بەرچاوڕوونی کە نییە ئەمە دووبارەی دەکەمەوە ئەمە ئەوە نییە کە بەڕێوەبەراتی گشتەکەی ئێمە بێ پلانە یانەوەی ئەمە لە ئاستی وەزارەت دەبێ بەڕێوەبەراتی گشتەکانی ئێمە دەستکراوەتر بکە و هاوکاریان بکە و پارەیان بۆ سەرفکرا. ناکرێت تۆ دنیایەک هۆبەی ڕێنماییت هەیە بەڵام تۆ نەتوانی لە دەسەڵاتت دانێ بە سارەیەکی بۆ دابینکەی بۆی سەردانی زەویە کشتتوکالەکەت بکە بزانە ئەم جوتیارە ئەم زەویە چی لێ کردووە و ڕێنمایی کشتتوکاڵی پێ بدا کە پێمان نەداوە. یعنی ساڵانە ئەم جوتیارانە پێویستیان بەکردنەوەی خول هەیە و پێویستیان بەوە هەیە و سەر ڕای ئەمانش ئەو کارمەندانەی کە هۆشیاریش بە جوتیارەکان دەدەن ئەمانی جارێکی تر پێویستیان بەوەیە هۆشار بکرێنەوە بدرێنە دەرەوە و خولی تایبەتیان بۆ بکرێتەوە. بەڵام ئەمانە نین ئەوەی کە ئیشی لەسەر نەکراوە لە کوردستاندا دەتوانم بڵێم ئەوەندەی کە لە بواری لەوانەیە لە هەموو سێکتەرەکان ئیش کرابێت لە سەکتەری کشتتوکاڵی بەداخەوە نەکراوە و ئەمە ئومێد دەکەم ئەمە سیاسەتی حکومڕانی هەرێمی کوردستان نەبێ دەکرێت چونکە ئێمە خاوەن هێز و خەڵکەکەمان خاوەن هێز و بازوێکی باشە هەر ئەو خەڵکانەشمان بوون کە موچەش نەبوون دەژیان هەر ئەو خەڵکانە بوون کە ڕوبەڕووی گەورەترین ئاساری ئەگا لەسەرماندا چەسپا بووە دەژیان و ڕۆبەڕووی دەبوونەوە بە هێز و بیر و بازوی خۆیان. بەڵام لە ئێستادا کە سەردەمی پێشکەوتن و سەردەمی ئەو هەموو پارەیە کە دەبینین جوتیارەکانمان بەرهەمەکانیان فڕێدەن بۆیان سەرف نابێت. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت باز لەسەر جوتیار لاوە دەبێت کارەبان بێ بەرامبەر بداتێ دەبێت سوتەمەنیان بێ بەرامبەر بداتێ دەبێت سەمادیان بۆ دابینکە دەبێت هەموو ئەم بابەتانە بۆ دابینکە دەبێت ئامێری باشیان بۆ بێنێ. جوتیار پێویستی بە مەرزیە و بە دەبڵ و بە کۆمەڵک شتی تر نییە. جوتیار پێویستی بە ئامێری کشتتوکاڵیە پێویستی بە ناوەندە توێژینەوە ناوەندی توێژینەوەمان هەیە 250 دۆنمە لەسەر 500 لیتر گاز لەسەر 1000 لیتر گاز لەوانەیە نیتوانی بە بەرهەمەکەی داچێنێ. ناوەندی توێژینەوەمان هەیە بە ناوی ناوەندی توێژینەوەی کشتتوکاڵی تاوەکو ئێستا کۆمپیوتەرێکی تیانە. یعنی ئەمە هەژارین لەو بابەتەوە بەداخەوە کە کشتتوکاڵی پێشگوێ خراوە. ئێمە زانکۆمان هەیە بە ناوی کشتتوکاڵ لە کۆلیجمان هەیە لە هەڵەبجە کۆلیجمان هەیە لە قەڵازێ کە تایبەتە بە کشتتوکاڵ. ئایا ئێمە توانیمانە سوود لەو گەنجانەمان ببینین؟ ئایا گەنجەکانمان توانیوێنە سوود لە ناوەندەکانی توێژینەوە کشتتوکاڵەکانی خۆمان ببینین؟ نەخێر وەکو هاوڕێم وەکو کاکشاڵاوتی کۆی پرۆسەکە و کۆی ئەمە پێویستی بە پێداچینەوەیەک هەیە و ئومێد دەکەم حکوومەتی ئەم جارە و بە تایبەتی وەزارەتی کشتتوکاڵ وەڵامێکی دڵخۆشکەری پێ بێ بۆ جوتیاران و بتوانین لە 4 ساڵی ئایندە دڵخۆشمانکە. بەڵام کەوا بڕوە هیچ ئومێدێک نامێنێ و بەداخەوە زەویە کشتتوکاڵەکانیشمان لە دەست دەدەین بە دەستی ئەو بازرگان و ئەوە بەرهێنانەی کە تەواوی زەویە کشتتوکاڵەکان دەکەن بە یەکەی نیشتە جێبن و بۆ لە پێناو دەستکەوتنی قازانجێکی زۆر. بەڵێ سوپاس بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عەربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز،
فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیان بەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. زارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز کاکشەڵە و لەسەر مەسلەی کە پێشتە بەڕێزوتت پێویستی بە بودجێ، ینی لە کوردستان چەند بودجە بۆ کشتوکاڵ دەرخانکراوە بە شێوی گشتێگەر بمانەوێت پەرەی پێ بدەین و لە بواری بە بازاڕکردنی شەکێشەمانەوێت دەی بودجەکە چەند بێت. لە وڵاتانی کە پێوترێ لانی کەمیانی جانبێکی کشتتوکاڵیە قەت لە سادەی دا کەمتر لە کۆی بجێ گشتی دانەندرا لە سەدادا. هەرێمی کوردستانی خۆمان بەڕاستیەکە بێوێ کەرتی کشتتوکاڵ بێنێتە سەر خۆی ئەوەی جەنابەت پێوترێ کە نەوتی دایما نەوتێکی هەمیشەیی ئەوانە نابێت لە سادە تا لە 150 بۆ ماوەی 10 ساڵیش کەمتر نەبێت. ئەوەی تا ئێستا دابین کراوە چەند بووە؟ تا ئێستا نەگەشتۆتە لە 1.8 بوو. بەزوکو ئەویش تاکەی تا ساڵی 2013 لە دوای 2013 هیچ بودجێک تەرخان نەکراوە. باشە بەزوت ئامێری پێشکەوتوێنی هیچ ئامێرێکی پێشکەوتوی کشتتوکاڵ هێنراوە هەرێمی کوردستان؟ نەخێر هیچ ئەمریکی پێشکەوتوی کشتتوکاڵی کۆمپانیای نێودوڵەتی بڵێن پێشکەوتو لە بواری و بەرهێنان لە بواری کشتتوکاڵە. ئێمە بە سەریکەیان دوو ئامێر هاتووە بەگشتی خەڵک زۆر کەڵکی لێ وەرگرتوێت چی لە ئامیر کشتتوکاڵی باڵین تراکتەرە. تراکتەر شوێنی گا و وڵاخی تر و ئەمانەی گرتەوە بەڕاستی و بە تاقەیەکی یەکجار گەورە ئیشەکە. مەسەلەن زۆربەی ئەو تراکتەرانی لە هەرێمی کوردستانە هەیە لە پارێزگای سلێمانی مەسەلەن 7 ئەسپە وانە 7 هۆرسپاوەرە، یعنی 7 هۆرسپاوەر لە لە 2 هۆرسپاوەر لە تۆ جوتی پێ بکەی یاخود تەناوت جوتی پێەکەی بەزەم چێشانەشی پێەکەی توانی ئاششی پێیش پێ بکەی هەموو ئامێرە کشتتوکاڵەکانی تر بە ئەتوانی لە ڕێگەی تراکتەرەوە کاری پێ بکەی یاخود دەڕاستە مەسەلەن ئەو کۆمباین هاروێستەرە کە بەکارهێنرێ بۆ درەوی گەنم یا بۆ درەوی جۆ ئەمانە یاخود ئەوەی کە بازیرە بۆ چاندنی گەرم یا بۆ چۆ یا بۆ ئەوانی تر بەکارهێنرێ یاخود ناسیرە مەسەلەن بۆ ڕەشاندنی سەماد یاخود سپرایەرێک با بڵین بۆ دەرمان ڕشێنێک کە بەکارهێنرێ ئەمانە لە پشتی تراکتەر و ڕاکێشرێ یاخود هەڵەگیریە ئەمانە هەموو ئامێری کشتتوکاڵی ئێمە لەوانە زیاتر لە 50 زیاتر نیمانە ینی بەڵام ئامێر هەیە بۆ ئیستیسلاح یارازی بەکارهێنرێ واتی مزوی هەندێک زەویمان هەیە بە هەزاران دۆنەمان هەیە شەوێنراوە لە ناو حکوومەتی باسەوە کراوە بۆ مۆڵگەی سەربازی و یاخۆ شوێنی دەبابە و فلان و ئەمانە هەمووی پێویستیان بە ئیستیسلاحەیە یاخو زۆر زەویمان هەیە بەکارهێنانی ئامێر و مەکاینی سەقیلە ینی گەورەتر بە کاریگەرتر و بەهێزتر ئەمانە توانێت زەویانە کەڵچیان لێوەرگن بیان جێڕینەوە بۆ سەر زەوی کشتتوکاڵی کە ئێستا
ئێستا کشت و کاڵی تێناکرێمە ینی ئەوەی کە جەنابەت باسیەکەی نەخێر بە میکەنایز نەکراوە نەخێر کەرتی کشت و کاڵ تا ئێستا زۆری ماوە بۆ میکەنایزکردنی وەلا بوددا ئەبێ ببێ ینی ئەم ساڵ ببێ یا ساڵشکە بیستیکە ئەبێ کەرتی کشت و کاڵی وەکو شتەکانی تر وەکو گواستنەوە وەکوی ساڵات وەکو بڵێن کردی کوشتڵ ئاسایش خۆراک یاخود بڵێن وەکو بەمانە گشتێکی ئاسایشینێتەوەیش دابین دەکا گەر پەری پێ بدەین بەڕ بێگومان ئاسایشی خۆراک لەگەڵ وڵاتێکە دابین کرابێ لەگەڵ ئاسایشی ئاوا بێگومان وڵاتە ئەمین بۆ ئەو وڵاتە سەلامەت بۆ وڵات هەیە لە دەوروبەرمانە هەموو جیهان ئابلۆقیان خستۆتە سەر و هیچ کاریگەریی لە ناو خۆیانێ لە بەرەوەی خۆی کشت و کاڵ خۆراک یەکەم پێداویستەکەی ئادەمیزاد دابینەکە بەڕاستی لەگەڵ هەندێک پێداویستی تریشی خۆ کشت و کاڵ تەنها بۆ خۆراک نییە ینی کشت و کاڵمان هەیە بۆ دروستکردنی جلدا بۆ دروستکردنی جلوبەرگە بۆ دروستکردنی کۆمەڵەشتی تریشە ئەمانە چێکە واکە ینی پێداویستە سەرەتایەکانی زەرورەکانی مرۆڤ دابین بکە لەبەرەوە ئەو وڵاتە بە ئابلوقی ئابووری زۆر کاریگەری لەسەری نابێت باشە بەس سبات بە خودت بژێوی لە چ بوارێکی بۆنە کشت و کاڵ توانین بەڵێنەوە پەلەوەری و ئاژەڵی لە هەرێمی کوردستانە گەشتوین ئەوەی کە پێویستمان بە دەرەوە نەبێت بەڵێ ئەتوانم بڵێ لە پەلەوەرە پێویستمان بە دەرەوە نیە هەر لە پارێزگای سلێمانی زار لە 750 هۆڵی بەرهەمێنانی گۆشتی مریشکمان هەیە کە ئەمانە ئەگەر بێت و بە تاقی قسوای ئیشکەن کە لە ساڵێکە نەک تاقی قسواش کەمتر لە تاقی قسواش ئەگەر ئیشکەن لە ساڵێکە 4 جار تێی بکەنەوە واتە 4 جار بەرهەمی بێنن کە بۆ هەر موسمیان پێویستی بە 45 ڕۆژ ئێلانی کەم ئێمە توانم بڵێم پێداویستی ناوخۆی سلێمانی دابینەکە و زیادە بەڵام کێشەیەکە دروست بڵێ کێشەیەکە بڵێ یەکێکەوە هەتاوەکو بێت ئێلکەمە لە هەرێمی کوردستانە 12 پرۆژەی بەرهەمێنانی هێلکەمان هەیە بەداخەوە لە پارێزگای سلێمانی هیچ پرۆژێک نییە نەخ هیچ پرۆژێکی بۆچی ناکراوە بەڕاستی منەتوانم بڵێم یەکێک لە هینەکان وەبەرهێنێری ئێمە نەهاتوونەتە ئەم بوارەوە بگرە لە ساڵانی ڕابردووە هەر ئاحتیمات پارێزگای سلێمانی ئاحتیماتی کردوتە سەر هاوردا و هاوردەش لە دەرەوە نا هاوردە لە دۆک و لە هەولێر ینی کە ئەوەی کە لە تورکیاوە هاتووە یاخود لە ئێرانەوە هاتووە ئەمانە بەداخەوە لە پارێزگای سلێمانی ئەشتوانم بڵێم لایەنێک لە لایەنەکانی تر بەڕاستی بۆ پارێزگای سلێمانی جێبەجێکردنی پرۆژەکان تۆزە قورس بۆچی قورسە ڕۆتین زۆرە ڕۆتین بەڵێەوە دەستەڵاتان لەلایەن وەزارەتەکان تو بەگرە لە ناو وەزارەتی خۆشمانە ڕۆتینێکی زۆر هەیە سوپاس دەکەم دوتەگرەمەوە لەسەر بەرهەمی کشت و کاڵی و بەرهەمی ئاژەڵش قسە دەکەین دەگرم و لای بەڕێزت کاک کاسترۆ بگرم و لای بەڕێز سەبارەت بە کێشەی بە بازارکردن بۆچی تاکو ئێستا نەتوانراوە یاخود لانی کەم ئەگەر لە وەرزێکدا بەرهەم زۆرە بۆ نمونە هاوردە بکرێ یاخود ساردخانەی پێویست بۆ هەڵگرتنی بەربوومی جوتیاران لە ناوچەکانی هەرێم بوونیەوێت پێشتر ئاماژەمان پێکرد کە ئەم بابەتە هۆکارەکانی چین یعنی بۆ نمونە تۆ باسی گرنگیدان بە بەرهەمی ناوخۆیی دەدەیەوە باس لە بژانەوەی کەرتی کشت و کاڵ دەکەی و باسی و بازارکردن دەکەی بەڵام بۆ نمونە تۆ باسی بۆ نمونە ئەگە سەردانی ئەلوەکان بکەی تاوەکو ئێستا تۆ بەڕادێکردانە ناوە یان کۆمەڵێک پێداویستی ترمان هەیە کە تاوەکو ئێستا نیمانە ئایا ئەو بەرهەمە خۆماڵیانەی ئێمە کە بتوانین بۆ دەرەوەی بنێرین ئایا ئەوان لە ڕێگای تاقیگاکانیانەوە ئەمە ئەو بەرهەمانەی ئێمان قبوڵە بەدا ئەمانەش کۆمەڵێک پرسیاری ترن کە ئێمە نەماتوانیوە ئەو بە بازارکردنە دروست بکەین بۆیە کە چۆن بەرگری لە مافی جوتیاران دەکەین کە پێمان وایە دەبێ بەرهەمەکانیان نرخێکی باش بکە و لە هەمان کاتیشدا تۆ دەبێ بەرگری لە خودی تاک بە تاکی هاوڵاتیانی سنووری پارێزگاکەشت بکەی کە نرخی کیلۆ یەک تەماتە نەگا بە 3000 و نەگا بە 4000 دینار و نەگا بە 5000 دینار بۆ نمونە کە تەماتە بە نمونە دێنینەوە بۆیە ئێمە دەبێ وەزارەتی کشت و کاڵ و چەرچاوەکانی ئاو دەبێ سەرەتا بێ کە ئەم پلانە گشتگیریە بێ نرخ دیاریکە بۆی ئەمە هاوڵاتیان ترسێک دروست نەکات دڵ ڕاوکەیەک دروست نەکە کە لە سنووری پارێزگاکەی ئێمە بۆ نمونە کە باسی کێلگە پەلەوەریەکان بکەین کە ئەمە 800 کێلگەی پەلەوەریمان هەیە و بەسەرەوە باشە کە ئەمە خاڵە سنووریەکانمان بۆ داخستن چێڵە کیلۆ مریشک ناگەێنن بە 5000 دینار بۆیە حکومەتی هەرێمی کوردستان دەبێت کۆمەڵێک ئەرک بخاتە سەر ئەستۆی خۆی وە دواتر ئەم خاوەن کێلگە پەلەوەریەکانیش بە شێوازێک بەرهەمەکانیان بخەنە بازارەوە کە ئەم بەرهەمە بە شێوازێکی گران نەبێ هاوڵاتیانی ئێمە زەرمەند بن و ئەوانیش بە دوای قازانجێکی زۆر دابگەڕێن بۆیە ئەم بابەتە پێویستی بە
ڕێخستنەوەیەکی زۆر هەیە و پێویستی بە بنیادنانەوەی تەواوی بابەتەکانەوە هەیە تەنها ئەوە نییە من لێرەوە ڕای دەگەێنم لەوانەیە ئێمە بتوانین مانگێک ڕێگا لە بەرهەمی دەرەکی بگری دوای ئەو مانگە بۆ نمونە تۆ بەڕادێکت نییەوە کۆمەڵێک ناتوانانی ئەو بەروبوومەی کە جوتیارانی ئێمە بەرهەمی دێنن تۆ بیپارێزی و لە وەرزەکانی تردا جارێکی تر بیخێەوە بازارەوە لەوانەیە خراپترین سێوی وڵاتانی دراوسێ کە داخڵی وڵاتەکەی ئێمە بێ و ئەمە حکومەت هاوکاریان بێ لە ڕووی کارەباوە لە کۆمەڵک ڕوویترەوە کە ئەم جوتیارە زەرمەند دەبێت و بۆی دەپارێزێ دواتر بۆی دەخاتە بەڵام ئێمە ئەو بابەتە ئەوەمان کردووە نەخێر بڕۆ ئەلوەکانی ئێمە تەماشا بکە بزانە بەڕادیان تێە بزانە هیچ ئاسانکاریەکی تێدایە و بزانە ئەو بەرنامەی کە وەزارەت دایناوە ئەمەی تێدایە نەخێرتیانە یعنی دەبێت هەمومان ئەم بابەتە بەڕازگۆیی بە خەڵکی کوردستان و بە هاوڵاتیانی خۆمان بڵێن بڵێ ئێمە خاوەنی پلانێکی سەرکەوتوو نین لە بەڕێوەبردن و بژانەوەی کەرتی کوشت و کاڵی و لە مەجای بە بازارکردنیشدا ئێمە نەماتوانیوە سەرکەوتن بەدەستبێنین ئەگەر توانی بامان لەو مەجالەدا سەرکەوتن بەدەستبێنین خۆ ئەمە سێ-چوار ڕۆژێکە دەبینین لە میدیاکاندا لە هەر شوێنێک ئەمە خیارەکەی خۆی فڕێدەدا و ئەمە تەماتەکەی خۆی فڕێدەدا و ئەمە ئەوە دەگەێنێ کە ئێمە وەزارەتی کوشت و کاڵ لە ئاستی بەرپرسیارەتیدا نەبووە ئەمە بۆ مانە نییە ئەمە بۆ دەگەڕێتەوە کە کاکشاڵە ئاماژەی پێدا کە تۆ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێژەی 102 پارەشی بۆ سەرف ناکە کەواتە دەبێ وەزارەتی کوشت و کاڵ دەستکراوەتر بێ دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان پارەی باشتر سەرفکە چونکە کۆمەلگای ئێمە کاکە کۆمەلگایەکی تەمبەڵ نەبوو ئەم کۆمەلگا وای لێ هاتووە کۆمەلگایەکی مشەخۆری لێ دەرچووە یعنی ئەوە بە بەرچاوی هەمومانەوە بە جوتیار لەگەڵ زەویەکە ئاشکەینەوە با خاوەن ئەمە وای لێ بکەین خۆشەویستێک دروستکەینەوە بەڵام ئێمە نەمانتوانیوە بۆ نەمانتوانیوە ئەمە پرسیارە گەورەکەیە ناکرێ بۆ نمونە کۆلیژت هەیە کۆلیجی کوشت و کاڵ 1000 دۆنم زەوی تەزاوزی کراوەتە سەرێ و زەویەکەی لێ داگیر کراوە بۆیە ئەمە کۆمەڵک شتە تەنها ئەمە نییە ئێمە لەوەدا کۆی کەینەوە جوتیاران بە بازارکردنیان بۆ بکرێتەوە و هەموو کێشە گرفتەکانیان چارەسەر دەبێت نەخێر ئەمە بەشێکە لە گرفتەکانیان ومێت دەکەم ئەوەش بتوانین دڵنیا بە وەکو ئەوە دەبیدرێەوە بەرهەمەکانیان بەرەو کۆتایی دەچێت تاوەکو ئێستا ئەمە نەمانتوانی ئەوە بکەین دەزانی کوشت و کاڵ لە کوردستاندا لە قۆناغی سەرەتادایە ناکرێت میلەتێک خاوەنی هێز و بازووی خۆی بێ خاکێکی بەهێزی هەبێ ئاوێکی بەهێزی هەبێ باشە زەویەکی باشی هەبێ هەموو ئەمانەی هەبێ هێزی کارێکی باشی هەبێ بەڵام دەبینی بەرهەمەکەی پارە ناکە دەبینی زەرمەند یەکەم جوتیارانە و قۆناغی کوشت و کاڵ لە قۆناغی سەرەتایی نەبڕیوە ئەمانە دەکرێت هەچ کەسێک کە دەبێتە وەزیری کوشت و کاڵ ئەمە لە بەرچاو بگرێ قۆناغی کوشت و کاڵ لە قۆناغی سەرەتایی تێپەڕێنێ و هەنگاوێکی تر بیردا بەرەو پێشەوەی بەرێ سپاس دەکەم کا کاستۆ تەرگە دەرفەتە بدەگرم و لابرسکە کشاڵە و سەبارەت بە باسی بەرەمی پەلەوەرد کرد بزوەکو بەرەمی کشت و کاڵ یا خود بڵین ئاژەڵیش گەشتونە ئاسی خود بژێوی لە کوردستان بڵین لە وەرزێکە یا خود چۆنە بڵێن ئێمە بەداخەوە ئامارێکی دقیقمان لانێت تا بڵین چەندمان ئاژەڵ هەیە لە بچووک و لە گەورە تاوەکۆن بەڵام پێداویستی مرۆڤێکە زانین هەر تاچێک لە پارێت لە با بڵێن مرۆڤێک بێمانە پێویستی نزیشی بە 24 کیلۆ لە ساڵێکە 23.9 گۆشتی بەڵە کە ئەمە ئەگەر بێت و دانیشتوانی شارەکەت چەنەچی نیکێتوانە بۆ دەرەکەوێت کە تۆ بەرهەمی ناوخۆت بە شەکایە بەژناک بەڵام تام دقیق قسە لە سەرەکەین بەڵە هاوردەمان هەیە لە دەرەوە لە وڵاتان بەرهەمی ئاژەڵ بەش ناکەت هاوردە هەیە هاوردە هەیە هەچەمە خۆم قەناعەتم وایە نزیکە لە بەش بوونەوە ینی بەشەکە و نایکە ئاوایە ئەنەتوانم بەرهەمی ناخۆ بڵم تەواو کفایەتە ینی لە بواری ئاژەڵ لە بواری ئاژەڵیە بەڵام بۆچی هاوردە دەکرێت مادام وایە ینی بە قاچاقیش هاوردەکردن ئێمە کاتێککە ڕفراندۆم بوو ئەتوانم بۆ بورهانی و قسەی من ینی کە بڵێم وەکو بەڵگێ لە کە ڕفراندۆم بوو حومانگ هەژ مانگ خاڵە سنووریونەکانمان بەسەرە داخرا وەخصوصەن ئاژەڵ زیاتر بە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانیەوە دێتەنەوە و کەسمان نەمان بینی چلوێ گۆشت ڕبع زیاد بکە ئەی خەڵکە شەر بەردەوامی خواردووە گە بەرهەمی ناخۆردن و ببێت کەواتە پێویستی ناکردوان شتێکی گرنگ کشتکاڵەکانی تر بەڵێ بەڵێ مەسلێکی لەوانە بڵین گەنم بە سەبەبی ئەوەی کە و پاڵپشتەیەکرێت و لەلایەن
حکوومەتی عراقی و بجێ بۆ تەرخانەکری وەزارەتی بازرگانی عراقی ئەیکڕێتەوە لە سایلۆکان کە بەداخەوە غەدرێکی زۆری لە هەرێمی کوردستانەکرێ بەڵام بۆ پاڵپشتێ وای کردووە ئێمە لە ناوخۆ زیاترمان هەیە هەر پارێزگاک لە چوار پارێزگای داری گەرمیانیش لە ناوخۆی خۆمان زیاتر بۆ ئارد لە دەرەوە هاوردە دەکەین مادام هیچ گەنمێک لە دەرەوە هاوردە ناکرێت بۆ زانیاری بەڵێ ئەو گەنمێک هاورداکرێ ئەو گەنمێک کە تێکەڵەکرێ لەگە گەنمی ناوخۆیەوە سەرانسەری عراق هاورداکە لە کەنەداوە هاوردەکە وەگەوەی کاسرۆ باسی کرد گەنمێک لێوە دێنن کە گڵۆتینی بەرزە بۆی تێکەڵی کرد لەگەڵ گەنمی ناوخۆیە بۆ ئەوەی کەوا پێزی بەرز بێتەوە ژینا لەوێ باڵی نایەتە نانکردن نای دروست ناکرێت بڵین وەکو بەرهەمە کشتتوکاڵەکان بۆن تەماتەوە نەتوانم بەگشتی ئێستا کێشەیە لە بە بازارکردنیە یاخود لە وڵاتانی پێشکەوت چەند جۆر بە بازارکردن هەیە ڕاستە ئێمە بۆ ئەوە بەرهەمی کشتتوکاڵی لە چاندنیەوە هەتاوکو درەوکردنی باڵێن ڕنینی یا چنینی ئەوانە بەڵێ ئەمە گرنگە ینی پرۆسەیەکی زۆر گرنگاوانە بەڵام ئەگەبێت و لە کۆتاییە تەسویقن نەبێ بە بازارکردن نەبێ هەمووی بە خەسارەچی تەسویقیش بە سێ شێوە بەڕاستی توانی ئەمە بیکەین یەکێکە بۆ پارێزگاری لەو بەرهەمە کشتتوکاڵانەکان کشتتوکاڵانی کە بەرهەمێنی چەند بەرهەمی کشتتوکاڵیمان زۆر بێ وەک وتم ئەبێت لە کۆتاییە تەسویق بۆ دەرەوەی هەرێمی کوردستان واتە بەڵام ئەوە تەنها ئێستا کراوە ئەوە ئەرچی وەزارەتی کشتتوکاڵ نەخێر زۆر کەمە زۆر کەمە ئەوە ئەرچی وەزارەتی بازرگانیە ئەوە ئەرچی بەڕاستی ژوورە بازرگانیەکانە ئەوە ئەرچی با بڵێ سەفیرەکانمان یاخود نوێنەرەکانمان لە وڵاتانی دەرەوە ئەوە ئەرچی هاوردە و هەناردەیە ئەمانە ئەرچی ئەنج ئەرچی وەزارەتی کشتتوکاڵیشە بە هەمومانە دوو پیشەسازی کشتتوکاڵی ئەگەر بێت و لە ناوخۆ گرنگجی پێ بدرێ و کارخانی بۆ بکرێتەوە زۆر بەرهەممان لەوا پارێزین ینی خانەمان هەبوو بۆ منە کارگەر لە سنووری شارە زۆر داخرا لە هەریر هەبوو بێ پاڵپشتی بکەیەبانە وەکو باسەکەین سارخانە مەسەلەن سارخانەیەکی زۆر دابنزرێ بەزەبێت دامی جوتیار بکەین هەتاوەکو پاڵپشتی جوتیار کرد تاوەکو بەرهەمەکان بێت چەند سارخانە بۆ زۆر بەرهەم نابێت بە خەڵک باش بزانێ وان نزانێت سارخانە بۆ تەماتەوە بۆ خیارە بێ کە بەرهەمێکی زۆر توانێت بۆ فترێکی زۆر کەمە توانیت هەڵگری ئیناوەلا ناتوانانی بۆ فترێ 6 مانگ 7 مانگەمانەدا واتە ئێمە بۆ ئەوانە بە سێ ڕێگاتوانین بەرهەمەکانمان گە چەند زۆریش بێ کاتەگەر لایەنێکیشی وحساب بکەین کە تۆ زۆر بەرهەمێناو ئەبی پارێزیشی لە باش بەس ئێستا سرێن ناکەی بۆ منە زۆر بە جوتیارەکان ڕوودەکەن یەک جۆر بۆ نمە بەرەبوونی کشتتوکاڵی بۆ نمە خیارە نازانم تەماتەیە مەڵە لەوە بەڕاستی ماتوانم لەم جوتیارەکان خۆیان کەم تەرخەمن تۆ لە پارێزگای سلێمانی نزیکی 15,000 خانی پلاستیکی هەیە بەڵە 15,000 خانی پلاستیکی بەزم خانە پلاستیکیانەیە چەند لە 180 بەیەکەوە خیارەکەن بۆ چاو لە ساڵانی پێشووەکەن کە ساڵانی پێشوو ڕۆشتۆ بۆ ناوەڕاستی عراق ناوەڕاستی عراقی شارانە ئارامیتیانە بۆ بەڕاستی لەبەرەوە کشتتوکاڵتیە نەکراوە بە ڕێژێکی وا پێویست لە ئێمە بەرهەمەکانیان ڕۆژ بەڵام ئەوە ناکرێ بیکەنە خیارە چەند خیارێ سات زۆر باشە لەم کاتە نرخەکەی زۆر باش بەرز بۆت بەرز بۆ توێ باڵێ زۆر بەرز بۆت بەڵام لەو ماوەی پێش تو فرێ دەدرا بۆ ئەکرێ جەنابەت پرسیار ئەوە کرێ لە ڕۆژێک 2 ڕۆژ 3 ڕۆژاوە بێ ینی ئەوە ئەو گرفتەیە بسەنەوەی کە پیشانێدا زەمانومەکانی گرتە ڤیددیۆ دیار نیە لە کاتێکا لەوەی لە کاتی جەژ نابوو بێ کە ئەلۆکان داخرابێ ئەویش لە داخاوەکو کاردانەوەگەوەی کردسپاس دەکەم کاک کاسرۆ کاتم زۆر کەماوە بەس سەبارەت بە داگیرکردنی زەوی کشتتوکاڵی زیاتچی لەلایەن وەزارەتەکان یاخود لەلایەن بەرپرسەکان بێ مەترسێکی گەورەیە لە سەرکەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵ دەبێ زەوی کشتتوکاڵەکانی خۆی بجێڕێتەوە لە کۆتاییشدا بۆ نمونە هەر بۆ بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیانی خەڵکی کوردستان ئەم بابەتە بەکاردێتەوە وەزارەتی کشتتوکاڵ و حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت کاری یەکەمی بژانەوەی کەرتی کشتتوکاڵی بێ وەکردنەوەی کۆمەڵە کارگە بێ و گرنگیدان بێ بە تەواوی سێکتەرەکانی کە ئەمە کار لە بژانەوەی کەرتی کشتتوکاڵی دەکەن و ئیش لەسەر تەواوی ئەم سێکتەرەکانی تری کشتتوکاڵ بکرێ هەم لە مەجای پەلەوەڕ و ماسی و گاوداری و تەواوی سێکتەرەکانی تر و گرنگی بە ناوەندە توێژینەوەکان بدرێ ئەمانە هەمووی لە کۆتاییدا تۆ دەتوانی کۆمەلگا لە کۆمەلگایەکی مشەخۆرەوە بکەی بە کۆمەلگایەکی بەرهەمهێن بەوانە دەتوانی تۆ گۆڕانکاری بکەی بۆیە ئومێد دەکەم وەزارەتی
کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو خەمی یەکەمی ئەمانە بێ بەرگریکردن لە زەویەکانی خۆی و جێرانەوەیان و ڕێگانەدا زەویە بە پیتەکانی بکرێن بە یەکەی نیشتە جێبوون و تەنها زەوی ترمان هەیە ئەمانەی کە باسمان کردن لەگەڵ هاوڕێم لەگەڵ کاکشاڵا ئەمە دەتوانین بڵێن بەشێکن لە کەم و کوڕیەکان ئەگەر ناکەتی کشتتوکاڵی دووبارەی دەکەینەوە چەساواترین چین لە کۆمەلگای ئێمەدا چینی جوتیارانن و کەمترین ئەوەی کە گرنگی پێدرابێ وەزارەتی کشتتوکاڵە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت ئامانجی یەکەمی بوشانەوەی کەرتی کشتتوکاڵ بێ تەنها پشت بەنەوت نەبەسێت چونکە ئەو نەتەوانەی و ئەو دەوڵەتانەی کە تەنها پشتیان بەنەوت بەسەوە دەبینن زەرمەندی یەکە من ئێمە دەبێ گرنگی بە کشتتوکاڵ و کەرتی کشتتوکاڵ و تەواوی ئەو سێکتەرانە بدەین کە کار لە بوشانەوەی وڵاتەکە کاک شڵاو نیو خولک داگیرکردنی زەوی کشتتوکاڵی زۆر هەیە لە بەرامبەر پرسانەوە وڵی لە نەتوانم بڵم بەگشتی هاوڵاتیانەوە هەیە لەم بەس زۆرێک لەم بەرپرسانەوە نییە بەرپرس نا من پێمانەیەوە بۆ تعبیرە ڕاست بێنی زەوی لە هەموو شوێنە بە زەوی کشتتوکاڵیەکان ئەتوانم بڵێم لەسەر وەرەقەیمە خاوەنی مەلاین دۆنمین لە ئەمری واقع خاوەن یەک مەترن لە سلێمانی حکوومەت خاوەنێک زەوی کشتتوکاڵی لەبەرەوەی هەر لەلایەن جوتیارانی خۆشمانەوە داگیر کراوە چکە بە خۆی زانێ بە حکوومەتی نازانێت تۆ کاتێ بتێ پرۆژێکی کشتتوکاڵی دەستێکی وەبەرێنە بێنی دامەزرێنە نایڵە سپاس بۆ بەڕست شڵاو جەمات بەڕۆبەری گشتی کشتتوکاڵی سلێمانی سۆدۆی سەرکێوە لە ڕانیەوە کاستۆرۆ معروف سەرۆکی دیژنەی کشتتوکاڵ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ کارانم خواتان